امل بردری پارلمان کردستان اینه دیگل اندام برد رخراوا جینگی نریم کردستان کو ایرو لپارلمان کردستان وانا کمبون هبون هر وسط پریس کنفرانس جیش بای روزنامه وانان ساسکر که هزار سروک برد رخراوا جینگی نریم کردستان درباره وی بابتی جبو ما آخفتو اماجه به اجندای سردان آوانج بای پارلمان کردستان کر ئەوڕۆ لە هەمبەر ئەو لەشکرکێشیاک و وڵاتی تورکیا کردیە سەر خاکە خۆشەویستە کوردستانی بە تایبەتی دەبەرە بادینا دەلال مەفەرزانی وەکو تووری ڕێکخراوەکانی ژینگەکانی کوردستان کە پێک دێتن 5 بۆردا هەولێر و دهۆک و سلەیمانی و ڕاپەڕین و هەلەبجە مەرامە ماتێرەدا ئەوە بۆ ئەمیش ڕێکە بانگەوازێکی کە ڕێکە پەرلەمانی کوردستانی ئاراستەی حکوومەتە فیدراڵە عێراق و هەروەها ڕێکە سەرۆکاتیە کوماری عێراقی وڵاتی تورکیا لەو پێشێلکاریە ژینگانە ئاگادارکردنەوەکە ئیدی او بهانه یا خود داربرین ولات مکه بهانه که اگر پارتی کریکاران کردستانش بیتن ام بشین فشاره که درست بکن که ایدی چه رکه دیپلماسی بکار بینیم تایبتی رخناوی نیو دولتی و هر وها یو ان بیت سرخط که ایدی او داربرینه بس بیتن تایبتی ابینن روانه بس او ایش اورونه بیتن او 3-4 ساله که او ایشته کردن بلام لو روزانه که زور زقیحات کردن روبر که اجرا زور سوزایل حریم کردستانی ناو چیتن جراخی خواه بختیار خالد کو اوجی گوته بیج برد رخراو جینگی الحریم کردستان آماجه به چندی دا کو د کمبونن ایرو ین وانا دیگل پارلمان کردستان انجام ده ارینی بوینه لی او هشتا چاوری بر 7 باشتر دکنج رخراو ناحکومی و یو اینه که حیانها بباشی بر سوا پرسیارن وان نداینن بخۆی ئێمە دانیشتەکانمان لەگەڵ لێژنەی ژینگە و تەندروستی بوو وەروها لێژنەی کشتتوکاڵ بەداخەوە کە ئامادە نەبوو وەروها لێژنەی پەیوەندیەکان و ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بوو وەکو چەند ساڵی مە یاداشتمان پێشکەشیان کردووە چکە ساڵانێکە و دیاردێ بەردەوامە تەنیا هەم ساڵ نییە بێجگەلەوەی کە بەزاندنی سنووری ئاسمانی وشکانیە ساڵانە بەردەوامە چکە تۆ باران دەکرێتن قەزیەکان فرەچەشنەیە یەک پێشێلکردنی مافی مرۆڤە چکە ژمارێکی زۆر لە هاوڵاتی سڤیل دەبنە قوربانی وەروها زامدار دەکرێن بێجگەلەوە بەداخەوە کە ئاژەڵ و زیندەبوونەوەرەکان لە نێو چوون و دواتر دار دەبڕێتەوە یاخود ژینگە وێران بووە جا هەمەلایەنێ لێژنەی کشتتوکاڵ پەیوەندیەکان بتوانین بە عیلاقات بۆەوەی هەم قونسوڵەکان ئاگدار بکرێتەوە کە پەیمانی ئەوەیان پێداین ئیشی لەسەر بکەن هەمیش لە تەرەفەکانی تر کە کشتتوکاڵە و بەیاننامەی دەرکرد وەزیری کشتتوکاڵ و دواتر گودەپێشی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستخۆشی و بەیاننامەی دەرکرد ئەوانە پەیامی دڵخۆشکەرن بەڵام ئەوەی لە هەمویان گرنگتر و جددیتر بێتن ئەوەیە کە ڕێکخراو ئینتەرناشنالیەکان باشتر خەمسارد نەبن چونکە ساڵانە ئێمە سەردانیان دەکەن یاداشتیان دەدەینێ بە شێوێکی واکاری لەسەر ناکرێ بۆەوەی ئەو دیارە بوەستێت جنویسکار و ئەژێندایە بۆردا ڕێکخراوە ژینگەیە هەرێما کوردستانی داهاتیە کو ئەگەر کێشەیەن سیاسی و ساژی دناوبەرە وڵاتان هەبن لێژ بۆی پاراستن و یەکدەنگیا لەسەر ژینگەی ئەو کۆکن وان ئاریشەیان ji بۆی بابەتە ژینگەی ئەو وڵاتنێن لێ لە هەرێما کوردستانê ve çendîn sal e welatên derdûr destdirêjiyê dikene ser axa Herêma Kurdistanê û vê carê jî ya ji hemiyê nexweştir sotandin û barîna dirextan e bi talan birdina kanzayên Herêma Kurdistanê û çendîn babetên din e ku beramber Herêma Kurdistanê dihêt kirin û çavarên e li dahatû ev babete bihêt sekinandin û rêz li qewarê Herêma Kurdistanê bihêt girtin. Bo radyoya Selam Semîr Herbûyî.